ئەوانەی کە سوکایەتی بە خەڵکی ئێران دەکەن بەو پەڕی سەرشۆڕیەوە دەخرێنێ و زبڵدانی مێژووەوە. بەپێی راپۆرتی ڕۆژنامەی سوبحی ئەمروزی چاپی تاران ڕێکەوتی 29 مانگی خاکەلێوە ئاقا تێهرانی سەرۆکی کۆمیسیۆنی فەرهەنگی مەجلس لە قسەکانی پێش دەستوری خۆیدا لە جەلسەی ئاشکرای مەجلس وتوویەتی خۆزگە هەمومان ئەو سوێندانەی کە خواردومانە کرداریمان بکردایێن و ویلایەتمان بەسەر فەقیدا نەکردایێ باوکو ئیجازەمان بدایێ ئەو ویلایەتمان بەسەردا بکات. لە ڕاستیدا ئاقایی یەکێک لە تایبەتمەندی نیزامە ئیستیبدادیەکانی وەک کۆماری ئیسلامی دەربڕی، نیزامێک کە تێدا هیچ کەس و ناوەند و ئۆرگانێک خاوەن ئیختیار نییە، بەڵام فەقیە خاوەن ئیختیاری تەواوە و ئیجازەی هەیە دەست وەربداتە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و تەنانەت خوسوسی یەک بە یەکی دانیشتوانی کۆمەلگاوە. هەڵبژاردن و پەرلەمانیش دەورێکی بێجگە لە ئارایشکردنی ڕواڵەتی فەقیە نەخشێکی تریان نییە و خەڵک تەنیا ئەرکیان ئەوەیە لەوەها شانۆیەکدا یاریان پێ بکرێت. لەم پەیوەندیەدا و لە هەمان ڕۆژدا خامنەیی لە دیدەن لەگەڵ کۆمەڵێک لەو کەسانەی کە وەک خوێندکار ناسێنران سەبارەت بە ڕێفراندۆم وتوویەتی لەکوێی دنیا ئەم کارە دەکەن؟ مەگەر هەموو ئەو خەڵکەی دەبێت لە ڕێفراندۆمدا بەشداری بکەن ئیمکانی لێکدانەوەی ئەو بابەتەیان هەیە، ئەمە چه قسەیەکە؟ ئەم ڕادەبڕینە هەمان وتە و هەمان نیگەرانی ئاقا تێهرانی بە شێوازێکی دیکە بەیان دەکات. بەوتەی ئەو خەڵک ئیمکانی لێکدانەوە و هەڵسەنگاندنیان نییە لە حاکمیەتی ئیسلامیدا خەڵک ناتوانن تەشخیص بدەن و بڕیار بدەن. کەوایە دەبێ کارەکە بە ئاغا بسپێرن و خۆیان گوێ لە مشت بن. ئاغا دەتوانێ و دەبێ بە جێگای خەڵک لێکدانەوە و هەڵسەنگاندن بکات و ئەگەر قبوڵیان نەکرد دەبێ دەست بەسەر و زیندانی بکرێن و ئەشکەنجە و ئازاریان بدەیت و سەرنجام ئیعدامیان بکەیت تا ببنە عیبرەت بۆ کەسانی تر. بەڵام خامنەیی نایەوێ بزانێت کە ڕاستیەتاڵەکانی ژیان لە حاکمیەتی کۆماری ئیسلامیدا هەموو خەڵکی ستەمدیت و لە ئێرانی کردووەتە تەحلیلگەرێکی ئەینی و ڕاستەقینە. هەڵاوسانی هەوسەر پچڕاو لە هەموو بوارەکانی ژیاندا، بێکاری میلیۆنی و بێڕەونقی سفرەی بنەماڵەکان ئەو موسیبەتە وێرانگەرانن کە ژیانی گەلێکی بەرەو نابوودی بردووە. بێمافی و بێبەشبوون لە سەرەتاییترین مافە ئینسانیەکان بە فێڕۆچوونی هیوا و ئاواتەکان و نەمانی شادی و خۆشی لە ژیانی زۆربەی دانیشتوانی ئەم کۆمەلگایەدا و هیتر ئەو ڕاستیانن کە خەڵکی ئێران ئەو خەڵکێکە قوربانی حاکمیەتی ئیسلامین لە ژیاندا بە گۆشت و پێستەوە هەستیان پێکردووە. ئاوایەکە ئەم خەڵکە بەو ئاکامە گەیشتون کە ئەم حاکمیەتە بە ویلایەتەکەشیەوە سەبەبکاری سەرەکی لە نێوچوونی ژیانی ئەوانن. لە ساڵانێک لەوە پێشەوە بە لێکدانەوەی ئەم بارودۆخە و دوای بەبوون بەست گەیشتنی سەرجەم هەوڵەکان بۆ ئیسلاحکردنی بارودۆخی مەوجود لە ئاستێکی جەماوەریدا بەم ئاکامە گەیشتین کە ئیتر تەواوە ماجەرا. بە پێچەوانەی وتەی خامنەیی و باقی وڕێنەکارانی تر ئەوە کرێکاران و زەحمەتکێشان و زۆرینەی کۆمەڵگەی ئێرانن کە تەحلیلگەری ڕاستەقینەی ئەو ژیانە تاڵەی خۆیانن وا بڕیاریان داوە ڕاپەڕن و ڕاپەڕین و لەمڕۆدا شاهیدی ترس و نیگەرانی پاسدارانی حکوومەتی دینین و هیچ کامێکیشیان ناتوانن وەحشەتێک کە دایگرتوون بشارنەوە. بەڵێ خەڵک ڕاپەڕیون تا حاکمیەتی خۆیان بۆ بەهرەمەندبوون لە ژیانێکی شیاوی ئینسانی ئەمڕۆیی ئازاد و یەکسان دەستەبەر بکەن. زۆربەی ئەم کۆمەڵگا ویلایەت زەدەیە ئەم بڕیارەی خۆیان بە تایبەت لەم 7 مانگەی دواییدا لە شانۆیەکی خیابانیدا بە دەربڕینی ناڕەزایەتی و مانگرتنی بەردەوام نیشان داوە. وەسوورن لەسەر درێژە پێدانی شۆڕشەکەیان و بەلادانی کەم و کۆڕی نێوڕیزەکانیان ویلایەتی فەقیە و حاکمیەتی دینی بە خامنەیی و گیرەخۆرەکانیەوە لە مەجلس کە بەو پەڕی بێ ئابڕوویەوە بەم شێوەیە سوکایەتی بە خەڵک دەکەن فڕێ ئەدەنە نێو زبڵدانی مێژووەوە.